زیاتر لە 10 ساڵە دوکانی فرۆشتنی جلوبەرگ و بەتایبەت جلوبەرگی کوردی هەیە. بێبازاڕی ئەم ساڵ نیگەرانی کردو و دەڵێت لە 80 کاڵاکانم ماوەتەوە. هۆکارەکەشی بۆ قەیرانی دارایی و بێموچەیی خەڵک دەگەڕێنێتەوە. ئەگەر ڕاستێ ئێمە ساڵان ئەم کاتانە لە کاتی مۆسمی جلی کوردیا ئێمە کاتانە بڕوان پێ بکە دوکانەکەمان دیواری سپی دەرەکەوت. ساڵانتی کە پارە هەبوو لە بازاڕە مەعاشە درا خەڵک پارەی پێ بوو خەڵک گوێی لێ نەبوو ئەهات شتێکڕێ بەس ساکە کەس پارەی پێ نییە بڕواکە قاتەکەمان لەگە بڵم لە 180 ماوەتەوە یعنی بە قەنەعەتەوە بڕوا بکە بۆ قسەیە چکە بۆ لەبەرێکە کەس پارەی پێ نییە ئەمڕۆ مەعاش نەدراوە 6 مانگ خەڵک معاشی وەرنەگرتووە پارەی پێ نییە جا چۆن تاسیری لە بازاڕەکە بڕستی جادی کاوەکە ئەوسا لەبەر دوکانارەکان بڕوان پێ بکە سیارە ڕێگە نەبوو بۆسێ ئێستا بڕستی جادی کاوەکە بە ئارزوی قۆڵی گەراجە سیارەیە سیارە ئەڕوا ئاوای لێ هاتووە. زۆر لە ساڵانەوەی فەرقی کردووە. یانەگە ساڵان ئێمە وەکو قات فرۆشان بڵێن ئەگەر لە ساڵێکا بڵێم 200 قاتی فرۆش پێم ساڵ 50 قات نفرۆشراوە. بازار زۆر کەس بووە. لە ساڵانەوەی فەرقی کردووە. بێبازاڕی بەڕوونی بەڕووی دوکاندار و فرۆشیارەکانەوە دیارە گومانیشیان هەیە هاتنی موچەی مانگی دوو بازاڕی ئەوان ببوژێنێتەوە. لەبەر ئەوەی دەڵێن خەڵک قەرزارە و تەنیا دەتوانێت قەرزەکەی بداتەوە یان ئەم چەند ڕۆژەی ماوە لە مانگی ڕەمەزان بە گیرفانی پڕەوە بەڕێ بکات. گومانی نییە من ئیستی پارم ئەم ساڵ بۆ 2 سایتیش ماوەتەوالی چکە لە بەرەوەی بێبازاڕی بۆم ساڵ طبعاً ئەراوەڵا زەرەرە لەبەرەوەی من ئەم ساڵ قاتێکی زۆرم دووریوە لەبەرەوەی 2000 قاتم دووریوە ئەگەر بیفرۆشە و پاری 200 قات 300 قات فرۆشابێ لەبەری بێبازاڕی بوو خەڵک موچەکە نایە موچە هەبێ پارەکەتە بازارە کە پارەکە گۆ دەبەز خەڵک شتەکڕێ ئیسا کابرا لەوچە قەرزی کردبێ ئەگەر موچەی ژوەرگرێ یا باقی قەرزەکەیە ئیتر جلی کوردی زۆر مەسئین نییە لە بەلایەوە چکە بۆنەکەش نەماوە ئەنجا مانگی ڕەمەزانە مانگی ڕەمەزانیش خەڵک تاقەتی نەورۆز بۆ نوشتنی نییە سەیرانی نییە لە بەڕۆژوبی وایە. بەشێک لە هاوڵاتیان بۆ پڕکردنەوەی پێداویستیە سەرەکیەکانیان بە ناچاری ڕوو لە کڕینی شمەکی فرۆشیارە دەستگێڕەکان دەکەن لەبەر ئەوەی ئەوان بە بەرهەمێکی کوالێتی نزمتر دەتوانن بە نرخێکی کەمتر لە دوکاندارەکان بەرهەمەکانیان بفرۆشن. وەڵا بە تاکی تەئسیری کردووە چونکە ئەم قەیرانەوەی کردووە کە کەس خەڵک ناتوانێت شتی گران بکڕێ هەر لە پۆشاک و جلوبەرگ و حتا خواردن و هەموو پێداویستی و کاڵاکان خەڵک بە دۆشتی هەرزانەکەوێت چونکە پێداویستیەکەی چکە پێی نێپارەی پێنێ معاشی نیە ئیمکانێتی ئەوە نییە جاران خەڵک بازاڕ ئێمە وەکو ئێستا نەبوو بگری ئێستا باشتری ئەمە چونکە خەڵک زیاتر بۆ لە ئێمە تۆشتی هەرزانەکڕێ وەک لە بازار بڕوامەتری قماش 25,000 پێ بە لە ئێمە قاتێکەکڕێ بە 20,000 بە 25,000 بە تاکی تەئسیری زۆرە لەسەر بازار. لە نوێترین بڕیاری ئەنجومەنی وەزیرانی ماوە بە سەرچووی هەرێمدا بڕیاریدا دوای نزیکەی 60 ڕۆژ لە موچەی ڕابردوو موچەی مانگی دوو دابەش بکات ئەمەش هیچی وا لە ژیانی خەڵک و بازار ناگۆڕێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.